سڵاتان لەبێت ئازانم لە پرۆگرامی مەطبەخی زێر لەگەڵتانە بم. سەرەتا پیرۆزبای مانگی ڕەمەزانتان لێ یەکەم، هیوای ڕۆژێکی خۆش و ڕەمەزانێکی ئاسان بۆ هەموو لایەکتانە خوازم. هیوادارم ئەم ڕەمەزانە بێت بەمای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان. ئینشەڵڵا تاعاتی هەموو لایەکتان قبول بێ و سفرەوخوانی هەموو ماڵێک پڕخێر و بەرەکەت بێت و هەموو ماڵێک سکتێر بن. ئازانم لەگەڵ بەرهەمەکانی زێڕا ئێمە لەگەڵتان بەردەوام ئەبین، چەندین پرۆگرامی جوان و چەندین بابەتی جوانتان بۆ ئامادەکەین بە بەرهەمەکانی زێر. پرۆگرامی ئەمڕۆمان من بە خواردنێکی ئاسان دەستم پێ کردووە. لە بەرهەمەکانی زێر بەکارهێنم تەبعاً یەکێک لە زەڵاتە ئاسانەکانتان بۆ ئامادەکەم کە ئەتوانن بۆ ئەو کەسانی کە خواردنی تەندروست بەکارهێنن بیکەن بە ژەمێکی سەرەکی بۆ خۆیان، واتە ئەتوانن لەم ژەمەیە مەبەستم بەم ژەمە بەربانگ بکەنەوە، چونکە خواردنێکی تەندروستەوە هەروەها زۆر سووکە. ئەو خواردنی کەیسە من ئامادەیەکەم زەڵاتی ماسیە. ئێمە لێرە ماسی قوتووی زێر بەکارئهێنین و هەروەها جەرجیر بەکارئهێنین. زەیتونی قاشکراوی زێر بەکارئهێنم من لێرە، زەیتونی قاشکراوی زێر ئەو بێناوکە بەکارئهێنم. گەرمەشامی قوتوو بەکارئهێنم، تەماتە لەگەڵ پیاز. بۆ تام خۆشکردنیشی هەر یەکێک لە بەرهەمەکانی زێر من لێرە کەچەپ و ماینۆز و هەروەها ماکەرۆنی بەکارئهێنم لەگەڵ سیر و پیاز و بیبەری ڕەشی هاڕە. بەفەرمونون ئێستا با پێکەوە بەرەبەرە ئامادەکەین و کەرەستەکانی تریشمان ماوە ئەندێکی تر لە بەرهەمەکانی زێر بەکارهێنین سا پێتان ئاشناکەم بەرەبەرە. یەکەم شت من لێرە ماکەرۆنیەکەم کوڵاندووە. لەبەر کاتی پرۆگرامەکە خۆتانزان کاتەکەی زۆر کەمە، ئەمە تەقریبی ماوەی 10 دقەیەکی پێویستە. جا بە شێوازی کوڵاندنەکەیتان پێ بڵێم. سەرەتا ئاوێکی ئەخینە سەر ئاگر لەسەر مەنجەڵ، دواتر ئاوەکەمان هەتاوەکو بە تەواوەتی جوانیەتە کوڵ. بە هیچ شێوەیەک زەیت بەکار مەهێنن. بۆچی زەیت بەکارمێنن لەگەڵ ماکەرۆنیا؟ چونکە ئیتر تام هەڵنامژێت. واتە زۆربەی ئەو براندانەی کە خراپن زەیتیان تێ ئەکرێ بۆچی بۆی بەیەکانە نووسێ، بەڵام ئەگەرێتەوە تایمی ماکەرۆنێکە و تامی ئەو درێسینەی کە هەیە هەڵی مژێت باشتر وایە کە زەیت بەکار ناهێنی. دووهەم شت لەگەڵ ئاوەکەیاوی کە بەکارهێنن تەنها خوێیە و ئەبێ سوێری خوێکەشی وەکو ئاوی دەریابێ، واتە ئەبێ زۆر سوێر بێت. ماوەی تەقریبی 9 بۆ 10 دقەکە کوڵاتەوە ماکەرۆنەکەمان ئامادە بێت. بەم شێوەیە تر خۆشتان کە تامتان کرد بەپی ئەو نەرمیی کە ئەتانوێت دەتوان ئەوەنە بەکاربێن. ئێستا مە لێرە من ماکەرۆنەکەم ئامادەی ماکەرۆنەکەم دانا. دواتر 2 قوتو لە ماسی بەکارهێنم. ئەمەش ئەوان 2 جۆریان هەیە، ئەم جۆرەیان ئاساییە و جۆرێکی تریشیان هەیە کە تونە بۆ کەسانی کە حەزیان لە تامی تونە. من ئەمڕۆ لە بەرەوەی ئەو کەسانی کە لێرەن لەوانەیە هەمویان حەزیان بە تامی تونی نەبێت ئاسایەکی بەکارهێنم. و اینجا لەبەر ئەوەی ئەمە خۆی زەیتی تایە پێویستم بە هیچ زەیتێکی تر نییە بەکاری بێنم. ئەگەر ئێوە جۆرە ماسیەکتان بەکارهێنا کە زەیتی تیانە بوواتە ئەو ماسیانە بوو کە لە ناو ئاوا بوو ئەتوانن بۆ زەیتەکەی زەیتی زەیتون بەکاربێنن. اینجا پێم خۆش بوو بۆ سەبارەت بەم ماسی قوتووە شتێکتان پێ بڵم بۆ کەسانی کە لە ماڵەوە ماسی قوتوو ئامادەکەن. ئەم شێوازی زەڵاتەیە ناڵم چونکە ئەمە ساردە پێویستی بە گەرمکردن نییە. خۆتان زان ماسی قوتوو خۆی ئامادە کراوە، واتە کوڵاو و ئامادەیە من ئەتوانم یەکسەر ڕاستەوخۆ بیخۆم. بەڵام بۆ کەسێک کە حەزەکات گەرمی کاتەوە وا باشترە لە ناو تاوەیە دایمەنێن، واتە تاوە دامەنێ و ڕۆنەکە ماسەکە بکەیتە ناوی گەرمیکەی ئەبێت ئاوێک بێنیت لە ناو مەنجەڵێکە. ئەم ماسی قوتووە هەر بە قوتۆکەوە ئەیکەیتە ناو ئاوەکە هەتاوەکو جوان ئەکوڵێت. دوای کە کوڵا گەرم ئەبێت هەڵی ئەبچڕیت و ئەیخۆیت. وا باشترە کە ئامادە بکرێت نەک بکرێتە ناو تاو گەرم بکرێتەوە. اینجا ئێستا ماسیەکەمان تێکەڵاو کرد، گەرمەشامەکەی تێکەڵاوەکەین. جام پێم وابێ ئەم قاپەی من زۆر بچکۆلەیە.
1 کوب لە گەرمەشامیش بەکارهێنم زائیدەن 1 قوتو لە زەیتونی قاشکراوی بێناوکی زێڕ بەکارهێنم و هەروەها من ئەمڕۆ تەماتەی شیری بەکارهێنم یاخود پێی ئەڵێن تەماتەی بچووک ئەم جۆرە تەماتانە تەماتەی شیری پێ ئەوترێت لێرە تەماتەکانم ئەەکەم بە 2 قاشە و تێکەڵاوی ئەەکەم ئەگەر ئێوە حەسان لە تەماتی شیرینەبوویان دەستان نەکەوت ئەوە ئەتوانن هەر تەماتی ئاسایی کەرتکەرتی کەم بەڵام ئەمە بۆ ناو زەڵاتە شکڵێکی زۆر جوانی هەیە و تێکیش ناچێت نافلێقێت زۆر کاتەزان هەنێک کات مثلا تەماتەکەمان نەرمە بێتەوە لە ناو زەڵاتەکەیە بەڵام نە ئەم شێوازیان زۆر بە جوانی و بە زەقی ئەمێنێتەوە شکڵی تێک ناچێت و هەروەها یەکێکی تریش لەو شتانی کە ئێمە بەکارین لە زەڵاتەکەمانە پیازە پیازیش یەکێکە لەو شتانی کە زۆر تامی گونجاوە لەگەڵ ماسیە ئەوانەی کە ماسی خۆر بن ئەزانن هەر شتێک ینی هەر کاتێک ماسی بخۆن حەزیان لێ کە پیازی لەگەڵا بخۆن تەماتەکان ئاوا بۆ شێوازە ئەەکەم بە دوولەتەوە تێکەڵاوی زەڵاتەکەی دواتر ئەو پیازی کە هەمە خۆی وا باشترە کە پیازی سوور بەکاربهێنرێ ڕاستەکەی من ئەمڕۆ بیرم چوو بوو کە پیازی سوور بکڕم تەنها سپیم کڕی بوو بەڵام ئێوە گەل لە ماڵەوە مەتان دووبارە کردەوە پیازی سوور بەکاربێنن تامی خۆشترە بۆ ناو زەڵاتە و پیازی سوور شیرین تریشە هەر ئاوا بە شێوازێکی گەورە نامەوێت زۆر ورد بێت چونکە ئەمە شتەکان دیار بن هەموو کەرەستەکانی کە هەمە هەر هەمووی بەیەکەوە تێکەڵاو ئەەکەم اینجا ئێستا من لێرە جەرجیرم هەیە هەنێک لەو جەرجیرە تێکەڵاوی زەڵاتەکە ئەەکەم جەرجیرێکێکە لەو خواردنانی کە لەگەڵ ماسیە ئەگونجێ بۆچی چونکە ئەویش یەکێکە لەو شتانی کە بە ترشیەوە ئەخورێت واتە بۆ تام خۆشکردنی پێویستمان بە ترشیە ماسیش بە هەمان شەوەیەکێک لەو خواردنانی بۆ تام خۆشکردنی پێویستمان بە ترشیە پیازیش عینەشت بە ترش ئەتوانین تامی خۆش بکەین لەبەرەوە من ئەمڕۆ جەرجیر بەکارەهێنم لەگەڵ ماسێکەیە ئەمە هەم ڕەنگێکی جوانی ئااتێ هەم دواتر ئەو جەرجیرەی کەماوە بە شێوازێکی تر لەگەڵ زەڵاتەکەیە تێکەڵاویەکەین ئێستا ئەوەی کە ماومانە لە زەڵاتەکەیە تەنها درێسینەکەیەتی پێویستمان بە تام خۆشکردنێتی بۆ تام خۆشکردنەکەشی پێویستمان بە کەچەپ و ماینۆزی سێڕە لێرە کەوچکێک لە کەچەپ وە کەوچکێک لە ماینۆز یەک کەوچکی بچووک لە هەنگوین ئەگەر هەنگوینتان نەبوو ئەتوانن کەوچکێک لە شەکر بەکاربێنن بەهاراتەکانی کە هەمانە بیبەری ڕەش هاڕاوەی پیاز و هاڕاوەی سیر خوێ بەپێی ئارەزوی خۆتان من ئەمڕۆ خوێی زێڕ بەکارەهێنم بەپێی ئارەزوی خۆتان چەندێک حەزەکەن زەڵاتەکەتان سوێر بێ و هەروەها پێویستم با کەمێک لە ئاوی لیمۆ بێت لەگەڵ ڕووبەهەنار بۆ کەسانی کە حەزیان لە ئاوی لیمۆنی ئەتوانن سرکە بەکاربێنن ئەم کەرەستانی کە هەمانە هەر هەمووی جوان بەیەکەوە تێکەڵاوەکەین هەتاوەکو گیراوەیەکمان بۆ دروستە بێت
گیراوی کە هەمانە ئێستا هەموو یەکەینە سەر زەڵاتەکە و ئەمانەش بە یەکەوە تێکەڵاوەکەین تەواو ئێستا زەڵاتەکەمان ئامادەیە وەکو پێم وتن ترشی و سوێری و تونی زەڵاتەکە کەوێتە سەر سەلیقەی خۆتان ئەگەر حەستان لە تونیە ئەتوانن ماسی زێر بەکاربێنن ئەو تامی کە بیبەری تایە و هەروها ئەگەر حەستان لێ زۆر سوێر بێت ئەوان خوێی زیاتری تێ بکەن ئەگەر حەستان لە ترشی زیاترە ئەتوانن سرکە بەکاربێنن. ئێستا من تەواو زەڵاتەکەم ئامادە بوو ئەیکەمە قاپی پێشکەشکردنەوە بەڵام من بە شێوازێک پێشکەشی ئەەکەم ئەتوانم بڵێم ئەمەش جۆرێکی ترە لە زەڵاتە یان مقەبیلات جەرجیر بەم شێوازە دابنێن ئەتوانن پەنیر و گوێزیشی بکەن بەسەرە هەر تامێکی زۆر زۆر تایبەتی هەیە لەگەڵ جەرجیرە. دواتر من بۆ بە هەناری پێواکەم و هەروەها ئەو ڕوو بە هەناری کە من بەکارم هێنا بە هەمان شێوە ڕوو بە هەناری زێڕە کە خەستەیەکی زۆر زۆر جوان و ڕەنگێکی زۆر تێری هەیە توانن بۆ خواردنەکانتان بەکاری بێنن و زەڵاتەکەش ئەەکەمە بەشی ناوەڕاستی جەرجیرەکە. ئەگەر بۆ دیزاینکردنی زانیتان تەماتەکان کەوتنە بەشی ژێرەوە کوان چەند تەماتەیەکی تر قاشکەن و بیکەنە سەر سەڵاتەکە بۆی جوانتر دەرکەوێت. ئەم زەڵاتەیە وەکو پێم وتن ئەتوانن وەکو ژەمێکی سەرەکی بەکاری بێنن واتە نەک وەکو زەڵاتەیەک چونکە پرۆتینی تایە کاربۆهیدراتی تایە کۆی بین ماکرۆنێک کاربۆهیدراتەوە هەروەها ماسێکەش پرۆتینە زەیتونی تایە سەوزەواتی تایە. ئەمە زەڵاتەکەمان ئامادە بوو ئێستا شتێکی ترتان بۆ ئامادەکەم لە پرۆگرامەکەیە کە یەکێکە لەو شیرینیانەی کە زۆر زۆر باوە لە مانگی ڕەمەزانە ئەوی شیرینی قەزایفە ئەمڕۆ بە هەمان شێوە بەرهەمەکانی زێڕ بەکارێنی. ئەزانم ئێستا شیرینەکەمان ئامادەکەین شیرینەکەمان بریتێ لە قەتایف کە یەکێکە لەو شیرینیانەی لە مانگی ڕەمەزانە خواستێکی زۆری لەسرە بۆ قەتایفەکە پێویستمان بە ئاردە من ئەمڕۆ ئاردی زێڕ بەکارێنم 2 کوپ لە ئاردی زێڕ 1 کەوچک لە نیشاسە 1 کەوچک لە شەکر و هەروەها کیسێک لە پیکم پاودەر بەکار ئەهێنم نیو کوپ لە سمید شیریان ئاو بە پێی پێویست. ئەگەر ئێوە شیرتان بەکارهێنا تەنها شیرەکە بەکاربێنن ئەگەر ئاوتان بەکارهێنا توانن 2 کەوچک لە پاودەری شیر بەکاربێن واتە ئێستا من کەوچکە پاودەرە شیرەکە بەکارنایەنم بۆی لەبەری خۆم شیرم بەکارهێناوە بەڵام ئەگەر ئێوە شیری گیراوەتان نەبوو ئاوتان بەکارهێنا 2 کەوچک شیری پاودەر بەکاربێنن. ئێستا لێرە 2 کوپ لە ئاردی زێڕ بەکاربێنم 1 کوپ لە سمید یەک کەوچک لە شەکر ئەشتوان ئەگەر حەزکەن زۆر کریسپی بێ ئەتوان کەوچکێک شیرە بەکاربێنن لە جاجی شەکر 1 کیسە لە پیکن پاودەر هەروەها بۆ هەموو شیرینیەکتان کە بەکارێنن 1 زەڕە خوێ بەکاربێنن چونکە ئارد تۆزێک تامی بێتامە وا باشترە کە خوێی لەگەڵا بەکاربهێنرێ. کەوچکێک لە نیشاستە و هەروەها بۆ ناو حەشوەی قەتایفەکە من لێرە پەنیری پیتزا بەکارئهێنم و هەروەها بۆ ساردەکەشیان خامە بەکارێنم. بەرەبەرە ئەمە شیری تێکەڵاوەکەم و تێکەڵ یەکەم هەتاوەکو تەقریبی وەکو هەویری کێکی لێت بەڵام کەمێک ڕوونتر.
دواوی کە جوان هەویرەکەتان تێکەڵاو کرد و باشترە بەلایەنی کەمەوە 1 ساعت دابدرێت ئیسراحەت بکات بۆی ئەو سمیدە ڕق نەبێت و هەروەها جوان ئەو شیرە هەڵبمژێت. ئێوە کە هەویرەکە دروستەکەن سەرەتا هەستەکەن زۆر ڕوونە، بەڵام دوای سەعاتێک کە دایێنێن لەبەر ئەوەی سمیدەکەمان بە تەواوەتی شیرەکە هەڵ ئەمژێت ئەبینن خەست بۆتەوە و ئەتوانین زۆر بە ئاسانی بەکاری بێنن. ماشەڵڵا لەو هەویرەی دروستمان کرد. ئێسامە گیراوەکەمان ئامادە بوو، بەڵام لەبەر ئەوەی کە هەویرەکەمان زۆر جوان دەرچێت باشتر وایە کە بە میکسەری کارەبایی جوانتر تێکەڵا بکەین بۆی هەویرێکی زۆر سۆفتمان بۆ دەرچێت. من بەم جۆرە میکسەرانە ئەگەر ئەمەتان نەبوو زۆربەی ماڵەکان لە ماڵەوە سوراحیان هەیە، هەر بۆ سوراحیاتوانی ئەو سوراحی کە شەربەتی پێ ئەگرنەوە ئەمە جوان تێکەڵاوی یەکەم هەتاوەکو سۆفتە بێ و دواتر پێکەوە ئەیبرژێنین. ئێستا هەویرەکەمان ئامادە بوو. وەکو پێم وتن وا باشترە کە 1 تۆز زەیت تەنها 1 قەترە لە زەیت بەکار ئەهێنم، دواتر بە کلێنس ئەیسڕم. واتە تەنها ئەمە بێت کە تاوەکەم چەور بێت. و عادەتەن هەموو جارێکەوە قەتایف دروستەکەن هەر کەسێک هەتاوەکو پلەی گەرمی تاوەکە بە تاواتی مەزبوطە بێ، واتە یەکەم قەتایف کە ئامادەیەکەن دەرناچێت، جوان دەرناچێت، ڕەنگی جوان دەرناچێت، زۆر ئاساییە هەموو کەسێک کە لە ماڵەوە واتە ئەگەر تۆ دووبارەت کردەوە بینیت قەتایفەکەت یەکەم دانە جوان دەرەچوو زۆر ئاساییە، هەر خۆی هەروایە هەتاوەکو تاوەکە بە تەواوەتی گەرمێکی یعنی خاوتا بێ، گەرمێکی باش ئەبێت، اینجا قەتایفەکەمان دەرەچێت بۆیە وا باشترە. یەکەم دانە ئاساییە ئەگەر دەرنەچوو ئەتوانی فڕی بیت. ئاوا بەپێی کەوگیرێک ئیتر خۆتان هەر قاڵبێکتان هەیە لە ماڵەوە مەسەن کەوگیرێکی تۆ گەورەیە بچووکە بەپێی ئەوە 1 کەوچک ئەکەمە ناو تاواکەم و چاوەڕێیەکەم هەتا ئەو بەشەی سەرەوەی هەمووی بڵقە بێت و هیچ تەڕێکی تیان نامێنێت. کە تەڕێکی تیانەما تەواوەتر قەتایفەکەم ئامادەیە و دەریهێنن. ئێستا وەکو ئەیبینن قەتایفەکە بەم شێوەیە، ئەها بەشی پشتەوەی کە ئاوای لێهات ئەو ڕەنگی لێهات دائێنین و ئینجا ئێستا حەشوێ ئەکەین. من لێرە دووبارە تاوەکەمە خەمەوە سەر ئاگر، لەسەر ئاگرێکی بەرز ڕۆنێکی زۆرمان پێویستە بێ بۆی قەتایفەکانی تیا سوورکەینەوە، هەنێکیان سوورەکەینەوە و هەنێکیشیان هەر ئاوە بە ساردی بەکارێنین بەبێ سوورکردنەوە. منەوانی کە سووریەکەمەوە پەنیری پیزای تیا بەکارێنم یان پەنیری مۆزەرێلای تیا بەکار ئەهێنم. ئەبەم شێوازە ئەم قەتایفانش کە دروستیەکەن نابێ بێڵن زۆر وشک بێتەوە، چونکە ئەگەر زۆر وشک بێتەوە ئەوە بەیەکان نانووسێت، واتە ئەم بەشەی بەیەکان نانووسێت یاخود لە کاتی سوورکردنەوەیە هەڵەوەشێت. ئاوا بەم شێوەیە پەنیر پیزاکە کەمە ناوی و چواردەورەکەی هەر ئاوا بەدەست قەپاتەکەم وەکو ئەیبینن ئاوا بۆ شێوازەی لێت و وەکو شێوەی کولیچەیەکی لێت. ئەمەش کۆتادانەمانە هەنێک کات هەم من و هەم ئێوەش بە تەئکید لە ماڵەوە کە قەتایف سوورەکەنەوە ئەگەر هەڵوەشا و پەنیرەکە هاتە دەرەوە و پێم وتنەوە زۆر لەسەر ئاگرداتان ناوە ئەو بەشەی ناوەی زۆر وشک بووە بۆیە بەیەکان نانووسێت. ئەمە بەم شێوەیە ئەبێت و من چەندانەیەکی بچووکیشم ئامادە کردووە گە تێستێکی ڕۆنەکە بکەم
هەر بە پارچەیەک هەویر بزانم. ئێستا من ڕۆنەکەم تەواو گەرم بووە. دانە دانە قەتایپەکانم کەمە ناوی هەتاوەکو سوورە بێتەوە. اینجا ئێستا ئەمانم بە حەجمی بچووک دروست کردووە. ئەم حەجمە بچووکانە هەتاوەکو نیوەی ئاوا بەیەکەوە ئەلکێنم. کەمێک لە خامە یان پەنیری کرێمیەوە کەوێتە سەر سەلیقەی خۆتان پەنیری کرێمی بەکاربێن. ئێستا قەتایفەکان ئامادە بوون. زۆر خێرا سوورە بنەوە، یعنی ئەوەندە کاتی ناوێت. چونکە ئێمە پێشووتر خۆمان برژاندوومانە، بەس تەنها ئەمانوێت بەشی دەرەوەی کریسپی بێت. ئەمە کۆتاجانەمانە من خامەم بەکارهێنا بوو. ئەو حەشوەیە کە بەکارهێن بەپێی ئارەزوی خۆتان ئەتوانن بیگۆڕن، ئەتوانن ئەمانەی کە سوورتان کردەوە. ئێستا من لێرە وەکو پێم وتن ئەمەیان خامەم بەکارهێنا و ئەمە لێرە پەنیری مۆزەرێلام بەکارهێنا، پەنیری پیتزام بەکارهێنا. ئێوە ئەتوانن خۆتان لە ماڵەوە حەستان لە گوێزە، حەستان لە فستقە وەکو کولیچە بە هەمان شێوە، حەستان لە گوێزی هەندیە، حەستان لێ ئەتوانن مەحەلەبی تیا بەکاربێنن، مەحەلەبی خەس دروست دەکەن و لە نایا بەکارێنن. اینجا لە کۆتاییشە ئیتر بەشی لە بێیان هەنگوین بە پێی دڵی خۆتان هەستان لە کامەیانە. من لێرە هەنگوین بەکارێنم، ئەی ڕازێننەوە و تامی شیرینەکەن و بە فستق حەلەبی و گوڵی خۆنچەش ئەی ڕازێنینەوە. ئەو گوڵی خۆنچە زۆر یەکێکە لەو ڕەنگانی کە زۆر جوانە بۆ ڕازاندنەوەی ئەم شیرینە. ڕەنگێکی زۆر تایبەتی ئەیاتێت. تەوانەمە من ئێستا ئەمڕۆ وەکو نمونەیەک لە پرۆگرامەکە چەندانێکی کەمم ئامادە کردوەوە لە ماڵەوە سینی گەورە ئامادەکەن و پێشکەشی مناڵەکانتان و میوانەکانتانی هەن و ڕەمەزانتانی پێ بڕازدێنەوە. ئەزدام ئەمە شیرینیەکەمان بوو ئامادە بوو و ئەمەش سەڵاتەکەمان بوو. ئەزدانم ئەمەش سفرە و خوانی ئەمڕۆمان بوو. ڕۆژی هەموو لایەکتان خوب بوو بێ و هیوادارم بە دڵتان بوو بێ. فەرموون با پێکەوە ڕۆژەکەمان بشکێنین.